بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان وادەی ئەنجامدانی ریفراندۆم نزیک دەبێتەوە و ئامادەکاریەکانیش بۆ پرۆسەکە بە سستی بەرەوە دەچن 26 ڕۆژی ماوە بۆ وادەی ئەنجامدانی ریفراندۆم بەڵام چ لەسەر ئاستێریم چ لە سەرەتی ناوچە گوسانەکانی دەرەوێریم ئامادەکاری پێویست بۆ پرۆسەکە نەکراوە بە میێندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر ئەمین بەکر جێگیری سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق هەروە لە هەولێرەوە سەلیم کۆیی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم نزیک دەبێتەوە ئامادەکاریەکانیش بۆ پرۆسەکە بە سستی لە هەرێم و ناوچە کوردستانیەکان بەڕێوە دەچن. 26 ڕۆژی ماوە بۆ وادەی ڕیفراندۆم و کاری جدیش نەکراوە بۆ سەرکەوتنی ئەم پرۆسەیە. یەکەم تاوەکو ئێستا سەرجەم حیزبەکان کۆگنین لەسەر وادەی 25 و ناوماڵی کوردی شەرپەرتەوازەیە. هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و زودنەوەی گۆڕان داوا دەکەن پرۆسەی ریفراندۆم دوا بخرێت بەو پێی زەمینە سازی سیاسی و یاسایی و ئابووری بۆ نەکراوە و هەرێم خۆی بۆ وەگەرەکانی دوای ریفراندۆم ئامادە نەکردووە. دووەم تاوەکو ئێستا هیچ یاسایەک بۆ ئەنجامدانی ریفراندۆم نیە و پەرلەمانی کوردستانیش کارە نەکراوەتەوە. لە جیهاندا و ریفراندۆمانەی بەبێ یاسا ئەنجام دەدرێن پێیان دەوترێت ریفراندۆمی نافەرمی و لەسەر ئاستی نێودەوڵەتی شەرعیەتیان نییە و کردن و نەکردنیان وەکو یەکە. سێەم ئاسی پێشوازی خەڵک لە پرۆسەکەکەمەوە بۆ پێی ئامانجی ریفراندۆمەکە ڕوون نیە و ڕۆژێک بەرپرسان دەڵێن بۆ کاتی فشارە بەرامبەر بەغداد و ڕۆژێک دەڵێن بۆ سەر بەخۆیە. لەلایەکترەوە خراپی دۆخی ئابووری خەڵک و بێمتمانەی بە دەسەڵاتداران یەرێم بۆ کارێکی دیکەیە. چوارم لەسەر ئاستی عێراق ریفراندۆمەکە ڕەت کراوەتەوە. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاندووە ریفراندۆمەکە نادەستوریە و مامەڵەی لەگەڵ داناکەن. پێنجەم لەسەر ئاستی هەرێمەتی شەرێکە لە ئێران و تورکیا داوای هەڵوەشاندنەوەی ریفراندۆمەکەیان کردووە. بەرپرسانی هەرێمیشی جامەدەکارێکی پێویستیان نەکردو بۆ مەترسیانەی چاوەڕوان دەکرێت وڵاتانی دراوسێ ئەنجامی بدەن لە گەری ئەنجامدانی پرۆسەکە. شەشەم لەسەر ئاستی نێودەوڵەتیش وڵاتان داوای دواخستنی ریفراندۆم دەکەن. لە کاتی سەدانیان بۆ هەرێمەرێکە لە وەزیری بەرگری ئەمریکا و وەزیری دەرەوەی تورکیا و وەزیرانی دەرەوە و بەرگری فەڕەنسا و باڵوێزی بەریتانیا و ئەڵمانیا داوای دواخستنی پرۆسەکان کردووە. لەسەراتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمیشی جامادەکاریەک بۆ ریفراندۆم نەکراوە. مەترسیەکانی بەردەم ریفراندۆم لە ناوچە کوردستانەکان بریتین لە نزیکی ڕێژەی کورد و عارەب و تورکمان لە یەکەوە. بۆ نمونە ڕێژەی کورد لە کەرکوور لە 52 و عارەب و تورکمانیش لە 48. ئەگەر ڕێژەی لە 3 کورد بەژاری نەکات پرۆسەکە شکست دێنێت. مەترسێکی دیکە لەو ناوچانە بریتە لاگەری پێکدادانی سەربازی لە نێوان حەجی شعبی و پێشمەرگە و بەردەوامی پێدانی شەڕی داعش و پێشمەرگە. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی ریفراندۆم ئەوانەی بڕیاری ئەنجامدانی ریفراندۆمیان داوە لە بەردەم دووەگەردان یان ئەنجامدانی ریفراندۆم بە کرچ و کاڵیەوە یان دواخستنی بۆ کاتێکی دیکە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاوتۆر بەخێر بنێک سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باس لە سەدانی ئەوشان دەبکەین کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە سەدانی بەغدادیان کردوەوە بڕیارە وەفدێکی هاوپەیمانی شیعەکانیش سەدانی هەرێمی کوردستان بکات. ئەم شاندەی چ بەرهەمێکیە بوو؟ سەرتا سڵاو لە ئێوەی بەڕێز دەبینرانی کەناڵی پێیان لە ڕاستی ئەمە پێشتر بوتمان ینی ئەوەندەی کە ئێمە ئاگاداری ناوەڕۆژی دانیشتەکان بووینەوە ئەو هەموو لایەنانەی کە بەشدار بوون دانیشتەکاندا بە تێروپڕی ئەمانزانی چی ئەگوزارێ لە ناو دانیشتەکاندا ئەوە بوو یەک بابەتی گشتپرسی ڕیفراندۆم زۆر بە سادەیی باسیەکرا ینی لە پەراوێزا باسەکرا نەک بەشەوە وەکو بابەتی سەرەکی چونکە هەر لە پێشەوەی کە دەست بە دانیشتەکان بکرێت کاتێکە وەفدا بڕیاری دەبچێت بۆ عێراق لەن عێراقیەکان بە تایبەتیش هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان وتیان ئێمە ئامادەنین بۆ پرسی ریفراندۆم لەگەڵتانە دانیشین ئەگەر ئێوە بە ناوی چارسەرکردنی کێشەکانی هەرێم و حکومەتی ئیتیحادیەوە دێن بەخێر بنەوەگەرنا بۆ پرسی ریفراندۆم مایان بە تایبەتی ئەو بوو کاتێکە وەفدەکە چوو دانیشتن بۆ بابەتی باسی کێشەکانی نێوان حکومەتی هەرێم و
حکوومەتی اتحادیە نەکرد و چۆنی چارەسەرکردی وایان پێوتبوون کە ئەم کێشانە گەشتونتە مرن بەس ئەگەر ئێوە وعدێکمان نەدەنێ چارەسەرانێکی دڵنیاییمان نەدەنێ کە چارەسەرەکرێ ئێمە نازانین بەرەو ڕێفراندۆم بچین بۆمانایە بە جۆرێکی تر واتە ئەمان سوور نەبوون لەسەر پرسی ڕێفراندۆم ئەوەندەی سوور لەسەر پرسی چارەسەرکردنی کێشەکان و ئەگەری یان گەرنتی چارەسەرکردنی کێشانە وەرگرن ڕێفراندۆم ناکەن لێرەوە یەکەمین شت کە ینی کاتێک کە بوو بە وەرەقەیەک ینی بۆ نمونە لە دانیشتنی نێوان ئەم وەفدە لەگەڵ وەفدی هاوپەیمانی نیشتیمانی لایەنی هەرێمی کوردستان وەرەقەیەکیان بە حساب ساز کردبوو لەسەر کێشەکانی نێوان هەرێمی حکوومەتی اتحادی لە بەرامبەریشدا لایەنی شیعەکان وەرەقەیەکیان ئامادە کردبوو وەرەقە پەیوەندی نەبوو بە ڕێفراندۆمەوە پەیوەندی بوو بە چۆنی چارەسەرکردنی کێشەکانەوە کەواتە ڕێفراندۆم لە دوو بوو یاخود لە ئەسڵی وەرەقەکە گۆڕدرا بوو کە تۆ بەم شێوەیە تەعامل لەگەڵ پرسەکەیە کردواتە زۆر بە جددی نیەتێکرد نییە ئەڵبەت کاتی خۆی من لەوێ پرسیارێکیان لێکردم وتیان چۆنە بینیت نەتیجەی وەفدە چۆنە بێت وتەمەم وەفدە بڕیاری بەدەست نییە بڕیاری سەرەکی لە پرسی ڕێفراندۆمدا لای سەرۆکی پارتی دموکراتی کوردستانە چونکە ئەو ینی جۆرێک لە جۆرەکان بە وەکو کەرەسەیەک یاخۆی وەکو ئەمڕازێک تەعامل لەگەڵ گشت پرسیاکە کەیکی خۆی بێ نەک پەیوەندی بە گەلی کورس و گەلی کوردستان بەگشتی و بەرژەوەندەکانیانەوە بێ هەر باش دەرچوو ئەو بوو کاتێک کە هاتنەوە وتی ئەگەر ینی تا ئێستا سوورن لەسەرەوەی کە لە وادەی کە دیاریان کردووە گشت پرسیەکە ئەنجام بدەن ئەمەش بۆ خۆی کۆمەڵێک ینی کێشەی زۆر لەگەڵ خۆی ئاڵەگرێ و لەوانەیە کێشەی زۆر گەورەش بۆ خەڵکی کوردستان ینی بەرەو پێش بێنێ بەڵام لەگەڵ عێراق چاوەڕی چ کێشەیەک دەکرێت بۆی ئەم پرۆسەیە کێشەی ئێمە عێراق ئەمە حەقیقەتێکە خوێنەوەی حەقیقی ئەوەیە لە عێراقا تەمەن هەندێک هێز هەن ئەوەندەی لە بری خەڵکی تر دژاتی پرۆسەکەکەن لە بری خۆیان دژاتی پرۆسەکە ناکەن هەندێک خەڵکی تریان کە بۆ لایەنی سونە کە هەموو احتیمادیشیان لەسەر کورد بووە لە مۆزوعی شەڕیان و لەگەڵ داعشدا و ئاوارەبوونیان کارێم گرتونتە خۆ ئێستا زۆر بە خۆرسی دژی ئەوەن بە تایبەتیش دژی پرسی بەشداریکردنی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستانن ئەمە موقیفی ئەوانە ئەم موقیفە سلبیە ئیجابیەوە شتێکی ترە بتەمان موقیفی سلبیە بەڵام بۆ ئەمە سەر هەڵدا ینی بۆ ئەو هەموو چاکەیە کە خەڵکی کوردستان لەگەڵیان ناکردون لە بەرچاویان نییە من پێم وایە ینی ئەو سیاسی کە پارتی دموکراتی کوردستان پێڕەویەکە لەگەڵیاندا لە تەعاملکردن لەگەڵاندا ئیجابی نەبووە بە شێوازێک کە زمینەیەک سازکە بۆ ئەوەی کە قەناعەت بێنن بەوەی کە ئەگەر ئەمە مافی کووردە ئەم جۆرە تەعاملکردنە ئەم جۆرە تەعاملکردن کە ئێمە ئەڵێن زمینە سازی نەکراوە واتە لایەنەکانی کە هاوبەشن لە سنووران لەگەڵمان نەتەوەکانی تر قەناعەتیان پێ نەکراوە جۆرێک تەعاملیان لەگەڵا کراوە تەعاملێکی ئەمنی بوحتیان لەگەڵا کراوە کە هەمیشە ڕخنیان لە تەجروبەی کوردی لە حکومڕانی و ناوچانە هەیە ئەمە بۆ خۆی خاڵێکی زۆر سلبیە و زۆر خاڵی تری سلبیشەیە کە دوای ئەتوانێت ئەگەر باسی کارتەکانی بەغداد بگەکەین بەرامبەر هەرێمی کوردستان ئەگەر بچینە لای کاک سەلیم لە هەولێرە و کاک سەلیم زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا خۆتان ئاگدارن 26 ڕۆژی ماوە بۆ وادەی کە دانراوە کە هەندێک حیزبدانەوە بۆ ئەنجامدانی ریفراندۆم دوای ئەوەی کە ناوماڵی کورد ڕێک نەخراوەتەوە دوای هەڵوێستی وڵاتانی هەرێمەتی نێودوڵەتی و کاردانەوەی عێراق زەمانەت هەیە بۆ سەرکەوتنی ئەم پرۆسەیە؟ بسم الله الرحمن الرحيم سپاس بۆ دەرفەتەس سلام و ڕێزم بۆ کاک دکتۆر بەکر و بینەرانی بەڕێز وەڵا دیارە تەوەن ئەو بابەتە زۆر قسەی لەسەر کراوە نێو دەوڵەتی هاتوون قسەیان لەسەر کردووە بۆ باسی هەموو مەخافەتەکانی پێش ئەم پرۆسەیە کراوە بەڵام بە هەموو بارەکانی ئەگەر بکرێ ئێمە بۆ خۆمان نایەک لە خۆمان دەنین لەوێ هەر لە سنووری خۆمان بێ ینی ناپەڕێتەوە لە سنووری هەرێمی کوردستان لەبەرەوە کێشەکە ئەم لەگەڵ بەغدا نەبووتە قەزیەکی نێودەوڵەتی کە ئەمانش بێنە سەرخەت و نە لە مەسلەی وڵاتانی هاوپەیمانان و ئومەمی متحیدەش پرسێکە ئەوان هەموو وەفدەکانیان تاکیدیان بۆ عێراق کردوەوە یەک پارچەی خاچی عێراق و پرسی ڕیفراندۆمیش
باسی مەخافەتەکانیان بۆ بەردەمی کورت کردووە ینی قیادەی سیاسیوانەی کە بڕیاری ڕیفراندۆمیان داوە باسی ئەو مەترسیانەیان کردووە کەواتە ئەگەر ئەم حیزبانە هەنگاو بەرەو ئەوە بنێن کەواتە ئەگەر پێت بە هەر ئەلغام و مەترسیەکە تەقی ئەو کاتە ناوێت گلەی لە خەڵک بکەیت چکە هەموو باس کراوە لە ناو هەرێمی کوردستانیش باس کراوە و ئەگەر هیچ مەخافەتیشی نەبوو لەو سەرەوە ینی پرسێکی یاسایی نییە تا بتوانێت قسە لەگەڵ نێو دەوڵەتی بکەیت خۆ ئێمە داعش نین بۆ خۆمان ناو لە خۆمان نێن ئەمە دەوڵەتی ئیسلامیە یان ئەمە دەوڵەتی فلان شوێنە ئەگەر بڕی دەوڵەتی هەرێمی کوردستانیش خۆ دەبێ لە ئومەی متحیدە ئیعترافی پێ بکرێ و دەبێ لەگەڵ عێراقا ئیعترافی پێ بکرێ کە ئێمە بەشێکین بۆ بەڵام هەموو ئەو پرسانە دوای کەس باسی ناکە ئێ باشە گەر باسی نەکە ئەتوو هەڵبژاردن لە پێشە و تەعامل لەگەڵ عێراق لە پێشە ئەو کاتە چ دەکەی لەگەڵ عێراق چۆن تەعامل دەکەی وەم پێشم وایە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە بەشێکی زۆری ئەگەر بۆ خۆی ژیابێ بەشێکی زۆریشی بە دەستی خێرۆمەند و یارمەتی وڵاتان ژیاوە خۆ ئەگەر تو داوای سربەخۆیش بکەی کەواتە نابێت چاوەڕێ ئەوە بکەی خەڵک لە داهاتوە خێر بەو دەوڵەتە بکە کە مادام تو توانات هەیە و ئیمکانیەتت هەیە و ببیە دەوڵەتی سربەخۆ خۆ دەبێ خۆشت بژێنی بتوانین لەسەر پێی خۆت ڕاوەستی و ئێمە هەموو دەزانین هەرێمی کوردستان نەیتوانێت ئەوە بکەوە دابینی ئەوە بکە ئەگەر هیچ مەترسیەکانیش نەتەخنەوە بە پێتا ینی مەترسیەکان ڕوو لە هەرێمی کوردستان نەکەن و حسار لە سەردانە نەگەر هەریچ ئەوانە نەبێ تەنها یارمەتیەکانی لێ بچێشنەوە کەواتە و هەرێمی کوردستانە ناتوانێت لەسەر پێی خۆی ڕاوەستێ ئەمە لە ڕووی ناوخۆی لە ڕووی دەرەوەشەگەری ئەترافت پێ نەکرێ باەمان ناو لە خۆمان برینەوە دەوڵەتینەوە سربەخۆین کە ئێستا زومنەن سربەخۆ بووین یانی ئێمە لە بڕیاردان لە داهات لە نەوت فرۆشتن لە وەڤێت لە سەردان لە بۆوانە سربەخۆ بووین نەگەڕاوەتەوە بۆ بەغدا ئێ باشە گەر وابێ ئەو کاتە ناوەکەی چی لێدێ ینی لە ڕووی یاساییەوە چ پەیدا دەکات ئەتۆ هەموو ئەو وڵاتانە ئومەی متحیدە ئەمریکا وڵاتانی دۆست هەموو پیان گوتووی کە ئەمە شەرعی نییە یاسایی نییە و پێیان وابووە کە ئەمە خەتەرێت جگە لەو خەتەرانەی کە ئێستا لە مەعادلە سیاسیەکە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بەڵێ زۆر باش وەس سەبارەت بەو ئەگەرانە ئەوانەی کە بڕیاری ریفراندۆمەکان داوە پێ دوایە هەرێمی کوردستان خۆی ئامادە کردو بۆ ئەگەری دوای 25 مانگەگەر پرۆسەکە بەڕێوە بچێ ئەو مەترسیانێک کە ڕوبەڕووی دەبنەوە چ لە ڕووی سەربازی چ لە ڕووی مەسەلەی ئابووریەوە نەوەڵا هیچ ئامادەکاریەک نییە مەتا ئێستا ئەگەر فڕۆکەی هاوپەیمانی نەبێ نەماتوانانی و شەڕی داعشیش بکەین و نەماتوانیوە ئەگەر وڵاتان ئەگەر هەست بەوە نەکەن کە پشتیوانێکی نێودەوڵەتیمان لە پشتە حەقە بەو شێوە تەعاملیشیان نەدەکرد و یارمەتیشیان نەدەم پێم وایە ئەگەر ئێمە گوێ لە هەموو ئەگەرانەی و لەو پێشنیارانەی وڵاتانە ڕانەگرین کەواتە بۆ خۆمان بڕیار بۆ خۆمان دەدەین و کاتە خۆمان تەحملی مەسئولیاتەکەی دەکەی و مەسئولیاتەکەش بەو شێوە بە هەرێمی کوردستان لە هەموو ئەگەرەکانە حالەتە زۆر تەبیعیەکەش بێ ئێمە نەمانتوانی و ئێستا بەبێ عێراق ئێستاوە داوای پارەی گەنمجۆی لێ دەکەین داوای پارەی ئەقالیمی لێ دەکەین و ئێستا نیوەی سەیەکی هەرێمی کوردستان لە موچەخۆرە وەک منتیقەی جێناوکان هەموو لەوێ موچەخۆرن ئەدیوانە چ لێ دەکەی خۆوانە هەموو ئەگەر بکرێ و ئەگەر زۆر سەریشکەوێ ینی حالەتەکەی زۆر تەبیعی بێت وەر ناتوانی ئەدی بە حالە ناتەبیعەکە کە جێناوکان ئەوە دیارە ئێستا مەترسی گەورەی لەسرە و عێراق قبوڵی ناکاوە تو کێشەیەکی گەورە لەوێ دروست دەبێ ئامادەی بەرگری لەو منتیقانە بکەی ئێمە دەتوانین بەبێ فڕۆکەی هاوپەیمانان بەرگری لەو منتیقانە بکەین جگە لەو مەترسیانەی کە ئێستا باسم کرد کە ئێستا مەترسیەکان لە سووریا و دەگوازرێتەوە بۆ عێراق و ئەمریکا بە سەراحەت گوتووە ئێمە تاوەکی مەسەلەی شەڕی داعش تەواو نەبێ ئێمە ناتوانین تەحملی و بەرپرسیارەتە بکەین پێمان خۆشە ڕاوەسم تا شەڕی داعش تەواو دەبێت وەسعی عێراق هێدی دەبێتەوە و ئەم پرسی جێناوکان یەکلا دەبێتەوە ئەو کاتە دەکرێت ڕیفراندۆمی تیا بکەی دەکرێت سربەخۆبی ئەمە جگە لە پەرشوبەڵاوی وەزعی ناوخۆمان کە لەو پەڕی پەرتەوازەیدایە هیچ کەسێ ڕاستە ئێستا هەندێک لایەن ڕێیان لەگەڵەوەی بەڵام لە هەمان کاتشە تاییدی وەزعەکەی کەش دەکەن کە نەخێر بۆ لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە ینی هەرێمی کوردستان ئێمە دەزانین کە وەزعی اقتصادی و وەزعی ناوخۆیی و کێشەی کۆمەڵایەتی هەموو خەریکە بەی پابێ ئێستا بڕۆ بەو جێژنێت تەماشای بازاڕەکان کە خەڵک گریانی بۆی دێمووی چۆلە ینی خەڵک شت ناکڕێ لەبەرەوە ئیمکانێتی نییە پارەی نییە ئەتۆگەر تووشی ئەگەر تووشی گسکەترین
حەسار ببی هەر جادەکانە لێ بگیرێ ئەو کاتە خەڵکتە ئێمە چمان کردووە کە لە کاتێکە لەو شتانشمان کەم نییە ئێمە مەرحەلەی ڕابردوو لە حکومی زاتی و لەوەی کە سێ پارێزگابێ ئێستا تەحویل بوون بۆ نیوەی عێراقیشوە لە بە هەموو جێناوکان گەڕاوەتەوە دەکرێت بینای ئەو منتیقانش بکەیەوە دەکرێت وەزعی خۆمان ڕێخین بتوانین بەلای کەمەوە 6 مانگ ساڵێک لەسەر پێی خۆمان ڕاوەستین ئەگە عمرێکی باشمانە بێ ئەم جااو دەمە دەکرێت گفتوگۆ لەسەر پرسەکان بکەی بۆ دەروە خۆمان بەزێمە ناتوانانی هەفتەیەکی لەسەر پێی خۆمان ڕاوەستین ئێمە زۆر ئەو لایەنانە قسەمان لەسەرەوە کردووە کە ئەبانەمان خستۆتە بەردەمی ئەم لایەنانە کە بڕیاری ڕیفراندۆمە بە ئەگەری ئەمە ئەگەر بە ئەگەری سەرکەوتنی خۆ من پێم وایە هەروەکو ئەوەی کە باس کرا ڕیفراندۆم ئەگەر بکرێ حالە تەبیعیەکە کە وڵاتان لی نەپرسێتەوە عێراق لی نەپرسێتەوە و ئێمە خۆمان خسۆتە ئەو قەیرانەشەوە ئەو کاتە ینی لە ڕووی یاساییەوە بۆ نێودەوڵەتی کەس پرسی پێ ناکە ینی لێت وەرناگرێ ئەگەر عێراقش سنوورە لەسەر بڵێ باشە مادام ڕیفراندۆمتان کردو و دەنجیە ناوە ئەو مژە سنوورە دادەخەم ئەو کاتە تو چ دەکەی ینی ئێمە لە ڕووی یاسایی نێودەوڵەتی دەنجی نەبێ و متمانەی نەبێ و تعاملی لەگەڵ نەکرێ لەگە چێ تعامل دەکەی لەگە عێراق تعاملەکەی لەگە تورکیا تعاملەکەی لەگەڵ ئێران تا لەگە چێ تعامل دەکەی ینی تعاملەکان ئێمە مەحدودە لەو سنوورە بە پشتیوانی هاوپەیمانان ئەو ئەمنیەتەی لێرە ئەو هەرێمی کوردستانە کە هەتا ئێستا سەقامگیر بووە بەهۆی پشتیوانی هاوپەیمانان بووە وڵاتانی دراوسێ بووە نەبە خۆی ئەوەی تۆکمەی ناوخۆمان و قایمی ناوخۆمان و اقتصادێکی باش و ئەمنیەتێکی باش و هێزێکی تۆکمە بوانە نەبوو خۆیمە باش دەزانینەوە ئەگەر مەسەلە ئێستا هەر لەو ڕۆژانە مناسبەی شەهید بوونی ئێرانیەکان بوو لە مەخمور هێزی وان هاتنەگەنە داعش داهات بەرەو هەولێر ئێمە بۆ ئەو حەقەتان نەزانی کە ئێستا هێزێکی زۆریش لە سووریا تەحویلی دیسان عێراق دەکرێتەوە لەوەی شەڕەکە قوڵتر بێتەوە بۆ باسی ئەو هێزانە دەکرێت کە لە جەبەل حەمرین و لەو منتیقانن ئایا ئەمە چی ئەم هێزە ئەو مەسەلەی دەبێت ئێمە ئەوانە بخوێنینەوە کە بۆچی تا ئێستا حەویجە دواخراوە لە شەڕ لەگرتنەوەی کە لە کاتێکا دەبووە حەویجە پێش مووسڵ بێ ئەگەر هەموو ئەوانە حیساباتی لەسەر نەکرێت نازەمێنی قیادەی سیاسی کورد ئەگە و خوێندنەوەی نەبێ بۆ واقعەکەی ئەمڕۆی هەرێمی کوردستان ینی کە ئێستا سووریا حیساباتی تەحالوفی رووسیا نازام ینی ئەوانە هەمووی ئێستا لە بەردەمی کوردایە بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم وڵای بەرز کاکتۆر بگەرم وڵای بەرز سپارت بە ئەوە گەرە و پێشاتنی کە ڕەنگە لە گەری ئەنجامدانی ڕیفراندۆم ئەگەر بکرێت ڕوبەرووی هەرێمی کوردستان لە عێراق و چین ئەنی هەرێم دەتوانێت خۆی بۆ ئامادە بکات حیساباتی خۆی کردووە بەڵێ لە ڕاستیە ینی پێش هەموو قسەکردن لەسەر ماوەتانە کاتێک کار وەکو چاودێکی سیاسی سەری دۆخەکە دەکەی هەست بە ساویدکەیی بەڕێوەبردننی ئەم پرۆسەیەکەی و چۆنتی تەعاملکردن تێڕوانینیان بۆ پرۆسێکی ئەوهایی گرنگ و بۆ ئیداردانی گەلێک و هاونیشتمانیان لە وڵاتێکدا ینی شتێکی زۆر ئاسایی باسکەین تەمانە پرۆسی لە بەردەم کۆمەڵە مەترسی زۆر گەورەدا لە دوای درەنجە لە هەر دەرەنجامەکانی پێم وایە پێشەوەی کە بگەینە ناو ڕیفراندۆم پرسی ڕیفراندۆم ئەنجام بدرێ هەندێک لەوانەیە خوانەخواستە کێشەمان ڕوبەڕووە بێتەوە بە تایبەتی کێشەی ئەمنی بە تایبەت ناوچە کێشە لەسەرەکان لەوانە حەشی شەعبی لەوانە ینی هێزە سوننەکان هەمویان ناڕازین بێزگەلەوەی تورکمانیش ناڕازین و کە لەوانەیە بە شێوازی جۆرا و جۆر حەجی تورکمانی شێر بێزگەلەوەیکە حەجی تورکمانی هێزیشیان هەیە و لەوانەیە ینی هەوڵدن ئارامی پشێوێن بە تایبەتی لەو ناوچاندا وەکو تعبیرێک ناڕزایی خۆیان بۆیە ئەگەر ینی ئیرادەیەکی ڕاستەقینەی دەوڵەت مەدار هەوایە بۆ ئەو چارەسەرکردنی ئەم کێشانە ئەوە پێش هەموو شتێک هەوڵی ئەوەی بدایە لەگەڵ بەشێک لەم پێ ئەگەر لەگەڵ هەمووشە نێتوان لەگەڵ بەشێک لەم پێکاتانە بگەشتایە ڕێککەوتنێک قەناعەتی پێبێنە کە ئەتوان ئەم پرۆسەیە لە خزمەتی ئەوانیش تەواو بێنەکرد لە خزمەتی ئەم لایەنە سیاسیانە ئەم بێخەمیە چی ئەگەێنێ ئەم بێخەمیە یاوە تا باشی نییە بە پرۆسی ڕیفراندۆم و دەرەنجامەکانی یاخودەوە تا هیچ ینی خوێنەوەیکی قوڵی نییە بۆ مۆزۆگە چونکە یەکیش تر لە کێشە سەرچەکان لەمەداوەیە ئێمە لە ڕووی ناوخۆییەوە با هیچ باسی ڕووی نێودوڵەتیش نەکەین لە ڕووی ناوخۆییەوە کۆمەڵێک بێوەرە سەر هەر سێکتەرێک بە جیاباسیکە لە ڕووی ئابووریەوە تۆ نەتوانی و هاوڵەتەکانی خۆت قەنەعات پێبێنی کە ئەتوانی موچەیان بۆ دابین بکەی ڕازی بن لە بەڕێوەبرنەکەت
چۆن ئەتوانی ئێستا کە تۆ لە بەڕێوەبردنی هەرێمێکدا سەرکەوتو نەبووی چۆن ئەتوانی متمانە بە وڵاتەکان بکەی کە دەنگت بدەنە بۆی کە بڕێوەبردنی دەوڵەتێکی پێ بەسپێرن خۆشمان قینە ئەم هەرێمە ئەو هاوڵاتی خەڵکانەی کە لە شارەکانی کەرکووک و مووسڵ و دیالەن و موچیان لەسەر حکوومەتی اتحادیە و تا ئەم دقەیە موسەی خۆیان بەتەواوەتی وەردەگرن نەکوەکو فەرمانبەرانی هەرێم ڕبع موچە و نیو موچە وەربگرن یا ئەمەش شیان دوا بکەوێ باشە ئەو سەیری هەرێمەکە موچە نییە چۆن بتوانێت ئەو فەرمانبەرە بچێتە سەر سنوورەکانی دەنگدان و دەنگ بە بەڵێ بە تۆ بدا لەبەرەوەی موچەکەی ئەبڕێ یانی دەنگ بە بڕینی موچەکەی خۆیدا تۆ توانیت قەناعەتی ببێنی کە تۆ ئەتوانی بارودۆخی دارایی باشکەیت و موچەکەی نابڕی تۆ توانیت ئەمانی بۆ چارەسەرکەی هیچ متمانێکی بیتێ کاتێک کە هیچ ناکرێت دەست بە پرسێکی ئەوەی دەبرێت واتە پرسەکە لەبەر دەبێت کێشەی ئێمە لە بەربردنی پرسێکی گرنگی نیشتیمانیە کە خەباتێکی گەورەی لە پێناو کراوە لە بەردەمەوە دێن لەبار ببرێن ئەمە کێشە سەرچەکەیە ئەمە کێشە سەرچەکەیە پرسێکی زۆر پیرۆز کە خوێنی لە پێناوە ڕژاوە بەم شێوازەی کە دەستی دراوەتێ لە باربردنی پرسێکی زۆر گرنگە کە ئێمە کە دوجار کە لەبار چوو بە ئاسانی ناتوانیم کاتە جاریشتر بەکاربێنینەوە بابەت بۆ نمونە لە ڕووی ئابوووریەوە ئێمە کەممە گریمان ئێمە ئێستا ئاتیماتمان لەسەر فرۆشتنی نەوتە تورکیا بە ئاشکرا پێ ماڵێ ڕاپرسی مەکەن ئەڵێ مەیکەن کەڵێ مەیکەن یعنی پێم وایە تورکیا زۆر بانقەس دوو یاریەکە بەسەر ینی بە دیبلۆماسی یاخود لەسەر زاری لێپرساوە باڵا سیاسیەکانی کە بە دەرەوەن پێماڵم بیکەن لەوانەیە لە ژێرەوەش دەستگای میت هانیان بدەن کە بەردەوام بن بۆ ئەوەی کە ئێمە خەنە تەڵەکەوە چونکە ئەوان نەزانن ئەم ئەزمونە گەر بەردەوام بێت کاریگەریە لە پرسی لە بەرەوپێژنی پرسی کورد لە کوردستانی تورکیا لە کاریگەریە سەر پرسی کورد لە کوردستانی سووریا دەیانوێت ئەمە لەبار ببرێت چۆن لەبارە برێ ئەمە یەکێکە لە ڕێکان ئەگەر گریمان ئێمە بە زۆرم لێ توانیمانیان بە تەزویر توانیمان دەوڵەتی کوردیش ڕابگەێنین دەوڵەتی کوردستانیشمان ڕابگەیان کوردستانی چییە بێ هێزی تورکیا لە بەشێکی زۆری خاکی کوردستانە هەیە باشە بە عێراق دەرنەکراوە بە ئێمە دەرەکرێ و کاتە هێزێکە هەموو جبەخانە و فرۆکە و بە دووەم جێشی ناتوودا بە ئێمە دەرناکرێت تورکیا لە مێژووی زۆر دوور درێژە چاوی لە ویلایەتی مۆسکۆ باسیەکە ئەو کاتە تەنانەت بە ناوی پاراستنی تورکمانەکانەوە چێتە کەرکووک و ئەم منتیقەیەت هەموو بۆ تەوقەکاوی کاتە بە شارێکی سەر بەخۆی یا ویلایەتێکی سەر بە تورکیا یان لە باشترین حاڵدا وەکو قوبرست لەکە ئەمە ئەگەرێکە لەم لاوە ئێران ڕناوەسێ ئەواهی ینی بەدەست بەستراوی ئەویش ئەجوڵێت ئەم بابەتە دوجار مەترسی ئەومانەیە وەکو سەردەمی منشینی ئەردەڵان و سۆران دووبارە تا بەش بکرێتەوە ئەم بابەتێک لە ڕوویەکی ترەوە لە ڕووی سیاسیەوە پێڵم هاوڵاتیان چۆن متمانە بە تۆ بکەن بە ڕژێمێک بکەن کە لە هەرێمێکی سێپارێزگایە نەیتوانی بێت ڕێزە موەسسات بگرێ دموکراتیت دەستەبەرکە مافی مرۆڤ دەستەبەرکە موەسسات بە ئارزوی خۆی دابخا بە دیکتاتۆریانە دەسەڵاتە بمێنێتەوە تو چۆن بتوانانی متمانەی پێ بکەیت دەسەڵاتێکی دەوڵەتێکی بدەیتێ کە هیچ ڕقیبێکی بەسەرەوە نەبێ ئەمە شکارێکی گەورەیە کە ناتوانێ خەڵک متمانەی پێ بکە بێزگەلاوەی کە ینی نەیانتوانیوە یەک ڕێزی سیاسی لایەنە سیاسەکان بەدەستبێنن چونکە ئەمە پێویستی بە قەناعەتی دەستە جەمعی هەموو لایەنە سیاسەکانە بەڵام بە کورتی ئەوەی کە بەرامبەر بەغدا بۆ نمونە هەرێم خۆی ئامادە نەکردو بۆ نمونە ئەگەر بەشە دەرمانی لێ ببڕێت بۆ نمونە ئەگەر بەشێک لە فەرمانبەرانی ئێرە بۆ نمونە پاسەپۆرت و ڕەگەزنامە و بەشێک پاسەوانی سنووانە لە بەغداد موچە وەردەگرن خۆی بۆ گەرانە پێ دوای ئامادە نەکردووە من لە ڕاستیە ینی ئەوەندەی تەجروبەمان هەیە لە بەڕێوەبردننی ئەم برادرانە ئەوەندەی لێمان بینیون تەنها لەوانەیە ئەتیمادیان سەرەوە بێ دوعا بۆ خەڵک بکەن هیچ شر نەکەن پیان وانیەکە کە هیچ تووشێم خەڵکە دێت هیچ ئەگەرێک و ئۆپشنێک نییە کە خۆیان بۆ ئامادە کردبێ ئەم بەشێش سەرچێکەیە تەنانەت بۆ سەرکەوتنی ئەوەی کە دەستشیان داوەتێ چونکە ئەو پرسێکە دوجار تەسیری هەیە لەسەر ینی خواستێکی گشتی نیشتیمانی ئەمە پرسی بەو شێوەیە کە دەستی بۆ من لەباریە بن ئەمەکەم کاتوداتەگرم وڵای بەڕێز بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورتمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ ما بمێنەوە.
بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح، فڕن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک سەلی مەگەم گرێنەوە لای بەڕێزت پێشتر هەم بەڕێست و دکتۆرەمیش باسیانەوە کرد کە خۆ ئامادەکردنێکی پێویست نییە بۆ ئەگەر و پێشاتەکانی دوای 25 مانگ ئەگەر ڕیفراندۆمەکە بکرێت چ لە ڕووی ئابووری و چ لە ڕووی سەربازیەوە. بەڵام ئێمە گوێمان لە بەرپرسانی باڵای ئەمە هەرێمە دەبێت کە دەڵێن بەرپرسیارەتی و ئاشکستەکەی لە سەرشانی ئێمە، ینی پێ دوای بەرپرسان یاخود بەرپرسان مات چۆن ئەوان ئەو بەرپرسیارەتی هەڵدەگرن و چۆن شکستەکە لە ئەستۆی ئەوانە؟ لە شکستەکەم پێم وایە شکستەکە بەو شێوەیە دەبێت، ینی حالەتی هەرێمی کوردستان ئەگەر ریفراندۆمەکە سەرکەوت، ئەگەر ناوچەکانی ئەوە کێشەی لەسەر ئەو کاک دکتۆر باسی کرد جێ ناکۆکەکانەوە قەزەیەکی گەورەیە پێم وایە ئەگەری لە 1970 ئەوەیە کە لە دەستی بدەینیان دەسەڵاتەکانمان بەو شێوەیە لەو منتیقانە نەبێ، چکە بە بیانووی ئەوەی ئێمە هەم ئێمە بیانومان داوەتە دەستیانەوە و هەمیش بە بیانووی شەڕی داعشەوە و هەم ئێستا مەسەلەی ناکۆچی بڵین تورکمانەکان لەوێەوە ئەم هێزی تورکیا لێرە معادلەیەکی گەورە و خەتەر و ترسناکە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە. بەڵام ئەگەر هەموو ئەوانە نەبوو حالەتی ئێمە پێم وایە وەکو ساڵی نەوەتەکان دەبێت لەو لا حیزبی بەعەسە بوو سنوورێکی دانابوو، تەعاملی ئێمەش لەگەڵ ئێران و تورکیا بە حالەتێکی ئاوا بوو، خەڵکیش موچەی نەبوو، پارە و ئیمکانیەت نەبوو، دەیان وت کاکە حکوومەتەکە ساوایە و ئەم جا ئەو دەمەژەگە ناویشی لێنەی بڵێ دەوڵەتی کوردی هەروەگە ئەو دەمەیە، ینی چ بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان، چ بڵێ دەوڵەتی کوردی، چکە دەوڵەتی کوردی کاتێک سیادەی بۆ دروستە بێ کە لە ئومەمی متحیدە ڕسمیەتی هەبێ، لە مەسەلەی نێودەوڵەتی ڕسمیەتی هەبێ و مەسەلەی عێراق تەعاملی لەگەڵ کا، تورکیا تەعاملی لەگەڵ کا، بەو شێوە دەبێتە دەوڵەتێکی ڕسمی. بەڵام ئێمە گەر جوازەکەمان ئەو کاتش بە جوازی عێراقی بوو، پارەکەمان بە پارەی عێراقی بوو،
سەردانەکانمان ئیلا لە ڕێگەی تورکیا و ئێرانەوە بگەنا لە شوێنیشکەوە ئێستا شەروایە خۆ مەتارەکان ئێستا بەدەست عێراقە بەدەست تورکیایە نەوتمان بەدەست تورکیا ینی ئەم ئەگەرانەی بۆ ئەو ناوچەیە من کاکتۆر باسی خاڵێکی گرنگی کرد بەڕاستی ئەم پێم وایە ئەو قەزی ئێستا کە هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە لە هەموو ئەو جێناوکانەی لەبەردەستە بەڕاستی قەزیەکی گەورەیە بەشێک لەوەی کە لە ژێرەوە دەفعی ئەم قەزیە بکەن بۆ لەباربردنی ئەم قەزیە هەرێمی کوردستانە ئەوە یەک دوو ینی بربەرەکانەی معادلەیەکی سیاسی کە پەیوەندی بە بەشێکی سووریا و ئیسرائیل و حیزبوڵڵا و ئەم هەرێمی کوردستان تەوان ئێمە هەموو مەخافەتەکان لە سووریا و لێرەوە تەحویلە بێ بۆ سووریا لە سووریاوە تەحویلە بێتەوە بۆ ئێرە یعنی بەشێکی زۆری پەیوەندی بەوەیە بەشێکی زۆریشی پەیوەندی بەوەیە کە هێزێک کە بێ لە ژێرەوە پەیوەندی بەوە بێ کە ئێمە پشتیوانیتان لێ دەکەین ئەگەن هەرێمی کوردستان کە لە ناو خۆی هیچ شک نەبا و ئیمکانیەتی نەبێ موچە بدا چۆن ئیعلانی ئەوە دەکا ئەگەر ڕسمێتشی نەبێ ئێمە بە جەوازی هەرێمی کوردستان چێ بۆمان تەبعەکە لەکوێ دەیخوا لە قەزەی نێودەوڵەتی و مەسەلەی سیادەی ئەم هەرێمە ئەگەر بەیانی بمانەوە بیکەین خۆ دەبێ هێزی پێشمەرگە بیکەینە هێزێکی نیزامی و یەک هێز بێ ئێمە تا ئێستا نەمانتوانی ئەوش بکەین یەک ئیدارە بێ نەمانتوانی ئەو بکەین ئەم قەزیە ئەم بازدانە بۆ قەزیەی سربەخۆیی لە ناوچەکەی قەزیەکی گرینگە ینی هەموو وڵاتان ئێستا بە شێوەیەک تعاملی لەگەڵەکەن و هەر ئەو بیرکردنەوە نەشە بەڕاستی بۆ لەباربردنی قەزیەکە کە لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتیەوە ئێستا هێزێکە بێ بتوانێت لەو پەڕی سووریاوە لەسەر حدودی لوبنانەوە هێزێکی زەبەلاح کە دژمنی هەموو دنیاە 3-4 هزار کەس بێنێ بە مەنشەو بێنێ بۆ ناو خاچی عێراق ئەمە لە عەقڵی چێدایە ئەمە ئەگەر مەسلەیەکی نێودەوڵەتی نەبێ و هەر بە یەک و دوو ناکرێ ینی بەناو ئەو هەموو تیارە و شەڕ و سووریا و رووسیا و بێتەوە بۆ عێراق ئەم هێزە ینی بۆیە کورد لە بەردەمی خەتەرێکی گەورەیە پێم وایە ئەگەر پارێزگاری لەو دەسەڵاتەی خۆمان بکەین ئێستا کامانە و پتەوی بکەین و قایمی بکەین ئەگەر ئێمە درسۆزی بۆ کورد بنوێنین دەبێت ئەوە ڕێک خەین و چاچیکەین بتوانین لەسەر پێی خۆمان ڕاوەستین لە بەردەمی ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا بەڕێوەیە هەم بۆ عێراق و هەم بۆ سووریاش هەم بۆ تەحالوفی رووسیا و تورکیا و ئێران و عێراق هەم بۆ تەحالوفی ئەمریکا و ئیسرائیل و خەلیج ئەنی ئەمە ئەو هێزەی کە لە سووریا شەڕی دەکرد هەروە هێزێک نەبوو بە هەوەنتە شەڕبکاگە دەعمێکی نێودەوڵەتی لە پشتەوە نەبوو بێ ئێستا مەعارەزە بەرەو شکستی دەڕوا هێزی سووریا بەرەو هەستانەوە دەڕواوە دەیەوێت شارەکان بگرێتەوە ئەمجا ئەو معادلەی بگۆڕێ بۆ عێراقەوە بۆ عێراقیش تەبیعی ئێمە باش دەزانین کە ئێستا کە تورکیا پێی ناخۆشە بۆ پێی ناخۆشە ئێران پێی ناخۆشە بۆ پێی ناخۆشە و دەیانێت شەڕ چۆن تەحویلی ئەو مەنتیخانە بکەنەوە بۆی ئەگەرێکی خراپێ مەسەلەی مووسڵ ئێستا لە تەنیشتمانە وێران بووە ئەگەر مەسەلەی هاوپەیمانی نەبێ ئێمە چۆن دەتوانین بچینەوە ئەو ناوچانە ئەمە هێزی عێراقی لێیە و خەرچی ڕەسەنی کوردیشی لێ لەو ناوچانە پێم وایە دیراسەیەکی قولی دەوێ و هەڵوێستەیەکی باشی دەوێ بۆ ئەوی ئێمە ئەوەی کە هەمانە گچکەی نەکەینەوە لە دەستی نەدەین جگە لەوەی کە لەو زروفەی ئێستاە کە پشتیوانی نێودەوڵەتیت نەبێ و هاوپەیمانیت نەبێ ئەتو ناتوانێ هەنگاوە گەورە بنی بەڵێ زۆر بە کورتێگەر وەڵامی و پرسیارەشم دەیت تۆ دواتر گەرمەوە لای بەڕێژتان سەبارەت بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم پێ دوایە ئێمە لە بەردەم ئەگەری بۆ نمونە شکستدان بە وڵان یەکمەتەفکە ڕێژەی کورد بۆ نمێستا لە کەرکووک باز لە ڕێژەی تەنات لە شاری کەرکووک کە باز لە ڕێژەی 153 و 52 دەکرێت لە بەرامبەردا ڕێژەی عەرەب و تورکمانەکان 48 و 47 دەکرێت و ئەگەری مەسەلەم دۆخە سەربازی و بوونی هێزی سەربازی لەو مەنتیقانە لە بەردەم ئەگەرێکی مەترسی دارداین بۆ ئەو ناوچانە کام حەکیم من پێم وایە دەنگدان لەو سنوورە دەنگدان قەزەیەکی گەورەیە و دەنجیش نادرێ بەو شێوەیە و قیاسیش ناکرێت بە دەنگدان چکە ئەمە هەردوو لە هێزی عسکەری لێیە و قەومیەتەکان تورکمان و عەرەب ڕاست بۆتەوە و ئەوەش پشتیوانی عێراق و تورکیای لە پشتە یعنی تو ناتوانانی سندوقدانێ لە حالەتێکی زۆر زۆر تەبیعی و ئەوانش دەنجیان لەگەڵ بێ ئایا ئەگەر ڕازی بن بەوەی بە نەتیجەکەی و هەموو لا دەبێت ڕازی بێ بە نەتیجەکەی عێراق دەبێت ڕازی بێ بە نەتیجەکەی عێراق چۆن دەستبەرداری ئەو مەنتیخانە دەبێت کە جێناکۆ کە لە بێ دەستور بۆ ئێمە چۆنە بۆوانی ژوایە چۆن ئێمە دەتوانین بڕیاری بۆ بدەین ئەوش دەتوانێت بڕیاری بۆ بدایانی بۆی ئەمە تاگلانە بڕیاری بۆ نادرێ ئێمە دەبێت ئەو خوێندنەوانە بزانین لەولاوە هێزی عێراق پشتیوانی نێودەوڵەتی لە پشت بێ و پشتیوانی هاوپەیمانی لە پشت بێ و پشتیوانی UN لە پشت بێ چۆن ئەمە قبوڵەکە بۆیە
دێ بەدوی ئەو دەنگە ناڕازیانەی کە لە زێناوکان بە تایبەتی کەرکوو نقطەیەکی حساسە هەر لە سەردەمی لە 58ەوە ینی لە 11 ئازارەوە لە 83 گفتوگۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکومەتە هەموو ئەوانە تورکیا لەسەری بەجواب بووە بە حکمی ئەوەی کە تورکمان جگەلەوەی کە عەرەبیش ئێستا ڕێژێکی زۆری لێ هەمووانە جێناکۆ یعنی شتێکی تاریخی و مێژوویە نە ئەوەی ئێستا پەیدا بوو بێ بەڵام ئێمە نەمانتوانی لە ماوەی ئەو 15 ساڵە ئیستیعابی ئەوە بکەین کە ئەگەر ئەوانشی لێدا بە عەرەبەکانیشی لێدا بە هەر کوردەکەی خۆمان ئەوەی لە بەغدا و چەورەگەری حالەتێکی زۆر تەبیعی هەیە ئەوەی لە هەرێمی کوردستان بە 2 مانگ 3 مانگ 300,000 بۆ دەنێری ئێکابرە چۆن ئێستا مەعیشەتی خۆشی بخاتە خەتەرەوە بۆی کە نەتیجەیەکی دیاریشت بەدەست بۆیە من پێم وایە ئەو پشتیوانی ئێمە بۆ ئەوە بۆی دڵی خەڵک خۆش بێ پشتیوانێکی نێودەوڵەتیە بۆیە گفتوگۆ لەگەڵ عێراق و تورکمانەکانی شە بووە بەو شێوەیە خەڵک لە بینی ئاونایە ئەو کاتە دەهات بەڵام ئێستا دەزانێن نایەکە چەند خەتەرە ئایا کەژەوەندە خەتەرە بۆ ئەوەی کە بەڵەیەکێکە بۆ دەکات بۆیە حالەتێکی ئەمجا ئەو شوێنانە ئەدی ئەو شوێنانی ئێستا دووس خوڕمات و بەدەست چێوەیە ئەمجا شوێنەکانی کە ڕیاس ئەمجا حەویجە خۆ ئێمەش حەویجە سەیەکی کورد بوو ئێستاوە داعشی لێیە بەڵێ ئەو منتیخانش دەبین ئەو شوێنانە دەبین ئەمجا بەرەوە بۆ لای خانەقین و مەندەلی و هەموو ئەوانە ئێستا لەبەردەستی عێراق و عێراق تەحەکومی بەسەرەکە ئێمە دەتوانین ئەو ڕیفراندۆمە بە بەڕێ و بە نەخێر بخۆمان باوینە ئەو مزایەدەوە ئەگەر لە کاتێکە ئەگە بەڵێش بوو بەڵێ بوو چ دەکەین ینی ئێمە بەڵێ بوو ئاعترافی نێودەوڵەتیمان هەیە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئاعترافمان پێ دەکرێت یان نا ئەگەر پێمان دەکرێت بەڵێ هەمووی بەڵێ بۆ دەکاو نەجاتمان دەبێ بەسەکە نەیبێ دیسان دێنەوە بەردەمی گفتوگۆ لەگەڵ عێراق بکەین بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس دەکەم کاکی تۆرگە بگرێم و لای بەڕێز سەبارەت بووی کە ئێوە لە بەغدادن ئەگەر سەلایەنەکان هیچ قسەیەک لەسەر مەسەلەی کشانەوەتان کراوە لە بەغداد وای لە ڕاستیان لە بەغدا وەکو پێم وتی ئەوان لە بەغدا بە شێوازێک کار دەکەن کە نەما لە کوردستان هیچ شێوازە هیچ شتێک ناوزرێ یعنی بۆ نمونە ئێمە ڕاستی ئێمە کاری خۆمان دەکەین بە تایبەتی بەوەی ئەو باردۆخی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و بە تایبەتی بەوەی ئەو سیاسەنەیەکی حکوومەتەکەی هەرێم گرتوێت هێبەر لە ڕووی ئابووری و داراییەوە و مقاتعی کە بەغدای کردووە بۆتەوەی ئەوەی کە زوو ئێمە لەوێ ئەوەندەی کارمان دیفاعکردن بێ ئەوەی کە پرسێکی یاسایی یاخۆ یاسایەک فەرز نەکرێتێنە پەڕێ کە پێچەوانەی بەرژەوەندەکانیان لە دژی بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و دەسەڵاتەکانی بکەوێتەوە ئێمە ئەمە وەکو ئەرچێکی دەستوری نیشتیمانی خۆمان بە بەردەوامی لە هەوڵداین بەتایبێت لە قەزەی کەرکووک و مادەی 140 مۆزۆی بوجە و ئەوانەی کە هەیە بەڵام بەرامبەر بەوەش ئێستا بۆ نمونە هێزێکی وەکو پارتی دموکراتی کوردستان بە بەردەوامی لەوێ خەریکی وەرگرتنی پۆستە بۆ شەڕکردن لەگەڵ پۆست بۆ لەسەر پۆست بۆ نمونە ماوەی پێشێستا لە کۆمیسیۆنی مافی مرۆڤی عراقیدا کە پلەی وەزیر و جێگرۆزیرە پلەکانیان کەسێکی کاندید کردووە بوو بە ئەندامی کۆمیسیاری مافی مرۆڤ و یەکەمین احتیاتی شەری ئەوە واتە دوو کەسی هەیە لە ئەمینی عامی مەسی نوابی عراقی پەرلەمانی عراقی کە پلەکەی وەزیرە پارتی تازە نردوێتی بە بەغدا ئەمە نزیکەی مانجەکە بێت هەروەها بۆ ناو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئێستا پارتی شەڕی گەورە ئەکات سەرەوەی کە ئەم پۆستە بگرێتەوە دەستجارێکی تر ئەم شەڕکردنی لە بەغدا لە پای چییە؟ تا ئێستا ڕێگە نادا کە پۆستی وەزیری دارایی پڕ بکرێتەوە لە بەرەوەی بێ خۆی زانێ و وەکو چۆنەشی وەکو ئینتیقامێکیش لەوەی کە ئەو شەرزێبەریدا براوە ئامادەنێ کەسێکی بە پاڵەوێ یعنی بەم شێوازە تەعاملەکە لەگەڵ بەغدایە و هەوڵی پۆستەکانەدا لەوێ لە ئێرش خەریکی ئەوەیە کە بە خەڵک بڵێ ئێمە پرسێکی نەتەوەییمانەیە پرسێکی نیشتیمانیمانەیە و خەریکی ڕاپرسین من پێم وایە ئەمە جۆرێکە لە ینی خۆڵە چاوکردنی خەڵک ئەوەندەی تەمە من لەگەڵەوەدانی بکە ڕیفراندۆمیان ناوێت نیکەن ڕیفراندۆمیان هەیە بەڵام ڕیفراندۆمیش وەکو کارتێکی تر بەکاردێنن بۆ خزمەتکردنی خۆیان بۆ بەهێزکردنی پێگەی حیزبی بنەماڵەیی خۆیان و دوجاریش ینی گریمان فەرەزەن لە کەرکووکە شەڕێک ڕووەدا خەڵکی کوردستان بێتە قوربانی لە ڕووی داراییەوە لە ڕووی بەشەریەوە کە خەڵکی ئەم کوردستانە و هاوڵاتیانی ئەم هەرێمە ئەبێ قوربانی لەم بۆ بەرگریکردنی کام بەرپرسیارتە
بەرپرسیارەتی ئەگە بەرپرسیارەتی هەڵگرتایە لە ساڵی 1975 کە ئەوان بوونە هۆی توانەوەی شۆڕژاریشتر شۆڕشیان دەست پێ ناکردەوە کە ینی خەباتی ئەم میلەتە باڕزیش درابرن ئەگە بەرپرسیارەتی هەڵگرتایە کاتێک کە داعش هات بەرەوین تەمان زان داعشتۆن من لە کاتێک کە داعش هات بەرە و مەخمور و هەولێر وتارێکم نووسی کە داعش دوای ئەوە هات کە مەسعود بەرزانی وتی تر مادەی 140 جێبەجێ بووە ئەو کاتە زۆر بە ئاسانی هەموو ئەوانەی کە ڕشمی داعشیان هەسەوێ هەمومان نەزانین تورکیا و ئێران و ئەوانە هەمویان جۆرە لە جۆرەکان یعنی کاریگەریان هەیە لەگەڵ داعشایە بە جۆرێک لە ڕێگەی دەستگای استخباراتەکانەوە توانن ئەم یاریانە بکەن ئەو کاتە زۆر بە ئاسانی ڕووی داعش بە ئاڕاستی کوردستان سۆڕێنرا لە کاتێکا بەرنمەکەیان وەک ئەوەی کە ئێستای بیسین وانە بووە بەرنمەکەیان بەرەوە بوو کە بەرەو بەغدا بچن بۆ بەرەو هەولێر هاتن لەبەرەوەی کە کاتێکە ئێمە بازەوە کراکە ئیتر ماڵی 140 جێوەجێ بوو ئیتر ئێمە دەوڵەتی ترمان هاوسەیە نەک دەوڵەتی عێراقی ئەمە ئیتر معادلەکەی گۆڕی بەڵام ئەی بۆ لێپرساوێتی هەڵنەگرت بەڵام ئێستا بۆ ئەوەی کە ئێستا لە ناو بەغداد لە فراکسیۆن قسەی جدی لەسەر کشانەوە کراوە نەخێر شتێکی عملی نەکراوە و بەرنامەشیان نییە بەڵام وەکوتێم ئەم گشتپرسیان بۆ چییە؟ ئەم گشتپرسیە تەمەەن کێشەکە ئێمە لەمەدایە لە بینی دوو بەرداشێن گشتپرسیەکە لە ڕووی بابەتەوە بابەتێکی هەموو خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان ناوێرێ ینی دەستی لێبەردا بیداتە ئەم حیزبە تەنها بۆ خۆی تەعامی لەگەڵا بکە و بەکاری بێنێ چونکەەوە دوجار ئەم ینی بەرژەوەندی گشتی یاخۆت ئەجندایەکی گشتی کە خەمی هەموو خەڵکی کوردستانە پرسێکی گشتیە بە ئاوێ ئادەی ئەمە بە جۆرە جۆرەکان دووهەمیان بەکاری دێنێ بۆ بەهێزکردنی پێکی سیاسی خۆی و بنەماڵەکەی یعنی وەکو حیزب وەکو بنەماڵش ئەمە ئیشکالە گەورەکەیە خەڵکی کوردستان لە ماوەی 20 ئەوەندە ساڵی ڕابردوودا یعنی تاڵاوی دنیا چەشتووە بەهۆی جۆری خراپی بەڕێوەبردننی ئەمەرێمەوە دیسانەوە بەهۆی ئەم جۆرە کارانەوە بەهۆی ئەم بەکارهێنانی سلبی مافی چارەی خۆنووسینی خەڵکەوە دێجاریشی دیکە شەرعێدا بەخۆی لە پێتا ئەم دقەیە بەناوی شەرعەتی شۆڕژێڕەوە بەناوی شەرعەتی دەوڵەتسازیەوە شەرعێدا بەخۆی بە ماوەی 20 ساڵی تر ئەم خەڵکە بە جۆری لە جۆرەکان بچەوسێنێتەوە بێجگەلەوەی کە هەموو ئەحداسانی کە ڕوەدەن لە پاڵ پرسی نەتەوەیە هەر ئەو خۆی پێوەکاتەوە پاڵەوان بۆ نمونە کاتی شەڕی ناخۆ لە کەرکووکە دروستە بێ لەگەڵ حەشدا دروستە بێ چیەکە خەڵکی کوردستان بەرگری ناکە حەش دێتە چەمچەماڵ بەرگریەکە خەڵگە کوژێ لەگەڵ چیە بەرگریەکەی ناسا بچی لە سنگەرێکە شەڕکەیت کە بە ناوی جۆرە بە جۆرە جۆرەکان ئەو خۆیەکە بە خاوەنی کاتە تۆ دیسانەوە ئەبێت بە شێوازێک بە شەڕی بەرگری بکەی لە کوردستان کە ئەو خۆیەکە بە خاوەنی ئەو خوێنەی کە تۆ زۆر بە کوردی کەواتە بەم شێوازە ئێستا پرۆسی سەربەخۆش لەبار دەبرێت بەم بێ ئامادەکاری ئێستا مەترسی سەرچێک لەوەدایە ئێمە وەکو بستنەوەی گۆڕان وەکو کۆمەڵی ئیسلامیشکار ئەم هەمان هەڵوێسیە بۆ داوای ئەوواکەن کە ئەم پرسە دوا بخرێ کەسمە لەوە لە ڕووی ناوەڕۆک و بابەتەوە پرسی لەبەرەوەی پرسی هەمومانە ئەڵێن زەمینەسازی ئابووری نییە زەمینەسازی سیاسی نییە لە ڕووی مافی مرۆڤ و دموکراتیەوە نییە لە ڕووی کۆمەڵایەتیەوە خەڵک ئیستیعابی ناکە ئەمەسازی نییە ناوچە شێرسەرەکان ئەوانی ناچە کوردستانەکانی دەرەوە لەگەڵ نەتەوەکانی تردا نەگەیشتون نەماتوانێ بگەینە قەناعەت بەوەی چارەسەرێکی ئەم کێشانە بکەین یاخود لانێکی قەناعەتیان بەوە بکە ئەوان نابنە هاوڵاتی پلە دوو بەڵێ سوپاس دەکەم دیارە کاتمان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەمین بەکرد ئەندامی پەرلەمانی عێراق ڕستەوی سەرەکی لەگەڵمان هەروە بەڕێز سەلیم کۆی ئەندامی سەرکردەداتی کۆمەڵی ئیسلامی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ میێرانی بۆ سوپاس بۆ ئەو کارم خواتان